لە سەروبەندی ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پێکهاتە جیاوازەکانی کەرکووک کار بۆ ئەوە دەکەن پێگەی پێکهاتەکانیان لە شارەکە بتەو بکەن. ئەگەرچی تا ئێستا هیچ پێکهاتەیەک بە فەرمی لیستی یەکگرتووی خۆی بۆ هەڵبژاردننی داهاتوو دروست نەکردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان کە زۆرینەی دەنگەکانی پارێزگاکە لە خۆ دەگرێت جەخت لەسەر یەکڕێزی کورد دەکاتەوە. بینیمان سوودی یەکلیستی چەندێ گرنگە بۆ شاری کەرکووک لە 2005 دیارە هەموو هێزە لاەنە سیاسە کوردستانەکان بێکلیست دابەزین لە 41 کورسی 26 کورسیمان هێناوەتەوە. ئەمە باشترین دەستکەوت بووە. بۆیە یعنی لە هەما کاتیشە نمونەی ترمان هەیە کە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا لە 2010 بە هەمان شێوە هەنی لە کۆی 12 کورسی 7 کورسیمان هێناوە. ئەمە نیشانی ئەوەیە کە یەکلیستی گرنگە بۆ کورد و لە هەما کاتیشە کە کاتێک کورد بە فرەلیستی دابەزیوە دەنگێکی زۆر فەوتاوە. تا ئێستا لایەنە عەرەبیەکانی کەرکووک نەیانتوانیوە بگەن بە هیچ ڕێککەوتنێک بۆ دروستکردنی لیستێکی یەکگرتووی هاوبەش. سەرکردەیەکی بەرەی عەرەبی یەکگرتوو لە کەرکووک دەڵێت کار بۆ دروستکردنی لیستێکی یەکگرتوو دەکەن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. لحد الآن احنا ندعو انه نكون بقائمة واحدة لكن خواستمانەکە بە لیستێک بەشداری لە هەڵبژاردنەکەدا بکەین. بەڵام بەهۆی ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکانمانەوە ڕەنگە نەتوانین بە لیستێک بەشدار بین. لەگەڵەوەشدا هەموو هەوڵێکی خۆمان دەدەین کە وەک پێکهاتەی عەرەب لیستێکی یەکگرتوومان هەبێت. فاحتمال تكون احنا ندعو لقائمة واحدة. جگە لە پێکهاتەی کورد و عەرەب لایەنە تورکمانیەکانی شارەکەش نەیانتوانیوە لیستێکی هاوبەش بۆ هەڵبژاردن دروست بکەن بەهۆی بوونی جیاوازی لە نێوانیان. بە بۆچوونی شارەزایانی بواری هەڵبژاردن ئەم هەڵبژاردنە جیاوازە لە هەڵبژاردنەکانی پێشوو. بەو پێیەی کێبڕکەی نێوان پێکهاتەکان بۆ بەدەستێنانی 15 کورسی لە ئەنجومەنی پارێزگاکە سەخت و ئاڵۆز دەبێت. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.